زۆر باشە گەر پرسیارەکە تایبەتتر کەم ڕۆڵی سەرچاوە مرۆییەکان لە نەخۆشخانەی میهرەبانی وەکو ئاماژەتان پێدا لەگەڵیە ئایا ئەم بەشە وەکو بەشی سەرچاوە مرۆییەکان بڵم بە تایبەتی لە نەخۆشخانەی میهرەبانی ئامانجی چییە؟ بێجگە لە ڕۆڵە گرنگەکەی ئێوە ئێستا ئاماژەتان پێدا. بەڵێ بێگومان ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی ینی سواز بخوا دەتوانین بڵین وەکو هەنگاوێکی گرنگ کە بڕیاریدا ئەم بەشە بکاتەوە ماوەی 2 ساڵ زیاتر ئەم بەشە کراوەتەوە و ئامانج لەم بەشە ئەوە بوو کە ئێمە ڕێژەیەکی بەرچاو لە کارمەند هەیە لە نەخۆشخانەی میهرەبانی چۆن ئەم کارمەندانە با بڵین بەڕێوە بین چۆن مافەکانیان پارێزراوبی و چۆن ئاست و توانای ئەم کارمەندانە بەرز بکەینەوە بۆ ئاستێکی بەرز لە بەڕێوەبردنە بۆ ئاستێکی بەرز لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان بە چارەخوازان بۆ هاوڵاتی بەڕێزانەی کە یعنی کاریگەری لەسەر کوالەتی ئەو خزمەتگوزاری هەیە کە ئێوە پێشکەشن بێگومان چۆن لە بەرەوەی کاتێک تۆ کە ئێمە کارمەندێک کە دێ بۆ نەخۆشخانەیان کارمەندی هەمانە لێرانە ئەم کارمەندانە کە دێن بۆ نەخۆشخانە پێویستە خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەن بە نەخۆشە کاتێک تۆ ئەم کارمەندە مافەکانی پارێزراو دەکەی کاتێک کە ئەو شتێک کە پێویستە پێی دەبەخشی بۆ نمونە بۆ منە کارمەند لای ئێمەگەر پێویستی بە ڕاهێنانی ڕاهێنانی تایبەتی بۆ ئەکەینەوە یعنی تواناکانی بەرزەکەینەوە هەر کاتێک توانەکانی بەرز بۆەوە خزمەتی زیاتر بە هاوڵاتی و بە نەخۆش دەکاتن ئەمە دیوێکی تێر لەسەر چاو مرۆیەکان گرنگی بە کارمەند دەندرێ تەنها لەو ڕوانگەنا کە کارمەندێکە و موچەیەکی هەیە و دێو دەکات نەخێر ئەمە دیوێکی تی واتە مافەکانی دابین دەکرێت بابەتێکی تر زۆر گرنگی پێ دەدرێت ئەوژێ ئەم کارمەندە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی بەسەلەن هەست و سۆزەوە وەنیا لە ڕووی بیرکردنەوە و هزر و مێشکیەوە با بڵین یعنی ئایا ئەم کارمەندە هەست بە ئارامی دەکە لەم شوێنەکە کار دەکە ئیمۆشنەڵەکەی یعنی کە هەستی ئەمانی پێبەخشراوە بەڵێ هەست بە ئەمانەت دەکە هەست بە ئارامی دەکە ڕازیبوونێکی بۆ دروست بوو لەو شوێنێکە کار دەکە بۆ ئێستا چاومرۆکە کار لەسەر ئەمە دەکەم کارمەندی ئێمە بێزگەلەوەی کە ئەدای کاری خۆی دەکات لە هەمان کاتدا کار لەسەرەوە دەکەین کە لە ڕووی دەرونی و هەست بە ئارامی بکە و لە ڕووی پاراستنی مافەکانی پارێزراو بێ و بۆیە سوپاس بخوا لە میهرەبانی خەڵکێکی زۆر مەسەلەن ڕوومان تێدەکە ئێمە ئێستا مەسە پاڵەپۆستۆیەکی زۆرمان لەسەرە یعنی بنەخال لە وەرگرتنی کارمەندە و هەر کەسێک دێ مەسوپاسە ئەو خەڵکە دەکەینەوە ئەوەی کە ڕوو لە میهرەبانی دەکات و ئینشاڵڵا بە مەبدەئی دادپەروەریش هەوڵماندایە بەڵام کۆمەڵک پێوەریشمان داناوەتە کارمەند وەربژیرێ لێرە بە شێوەی ڕاست و دروست بەسمان ئەوەیە دروستبوونی ئەم متمانەیە لە میهرەبانی کە مەجی با بڵین دڵخۆشیە یعنی متمانەیەک دروست بووە خەڵک حەز دەکە لە میهرەبانی کار بکە بۆ لە بەرۆی کارکراوە لەسەر ئەوەی بێزگەلەوەی کە مافەکی خۆی هەیە دابین دەکەین بۆی کە مافی با بڵین موچەیەکی تایبەتە بۆی لە هەمان کاتدا ئەم کارمەندە چکە کارمەند یان لە هەر شوێنێکە کار دەکەی هەر ستافێکت هەیە تەنها لایەنە مادیەکە با بڵین حساب بۆ کراو نییە چکە دەکرێت تۆ لە ڕووی مادیەوە موچەیەکی باش بدەیت بەڵام کارمەند لات نەمێنێتەوە بۆ کۆمەڵە شتی ترە لەوانەیە لە ینی فەرامۆش کرابێ مەسەلەن بۆ نمونە هەست بە ئامانکردن و هەست بە ڕازیبوونی دەرونی و بەتایبەتی لە کۆمەڵگەی ئێمە بۆی ئێمە خەڵک کە دێ کارمەندێ بە دەڵێ من زۆر کێشم لە موچەکەیە نییە زۆر جار کێشم لەوەیە کە من سیقەم بە ئێرایە متمانە بە میهرەبانی دەکەم چکە ئەزانم مەسەلەن ئێوە گرنگی بە ڕێکوپێکی دەدەن گرنگی بە بێجگە لە کارکردنی کارمەند گرنگی بە بەهاکان دەدەن بە بەها ئەخلاقیەکان کە لە بنەماکانی ئێمە زۆر کاری لەسەر دەکەین یعنی ئەو کارمەندی لا ئێمە وەرەجێری ئەبێ ڕابردووی پاچی هەبێ و تۆمەتبار نەبێ بە هیچ کەتنێک و مەسەلەن لە کوڕەکان ئەبێ کۆمەڵک مواسەفاتی هەبێ مەسەلەن دوور بێ لە کارینە دروست و دوور لە بەها و ئەخلاق و لە کچەکان ئەبێ پابند بن بە بەها ئاینیەکان مەسەلەن بە بەهای ئاینی پیرۆزی ئیسلام مەسەل لە ڕوو ڕۆشتەوە ڕۆشتێکی پاچیان هەبێ لە ڕووی مامەڵەوە مامەڵێکی تەندروست بکەن لەگەر هاوڵاتیان و لەگەڵ کارمەندان بە شێوەیەکی گشتی